وەزارەتی خوێندنی باڵا و توێژنەوەی زانستی لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا چەند گۆڕانکاریەکی لە پرۆسی خوێندنی ئەمساڵ لە زانکۆ و پەیمانگەکانی هەرێمی کوردستان ڕاگەیاند. بۆ ئەوەش بەڕێوەبەری گشتی کارژێڕی و دارایی لە وەزارەتی خوێندنی باڵا ڕاگەیاند ئەمساڵ پرۆژەی سەربەخۆی دارایی لە زانکۆ و پەیمانگەکانی هەرێمی کوردستان جێبەجێ دەکرێت بە ئامانجی باشتر بەڕێوەچوونی پرۆسی خوێندنی باڵا لە هەرێمی کوردستان، چونکە بەهۆی قەیرانی داراییەوە خەریکە دووچاری پەککەوتن دەبێتەوە. دیارە یەکێ لەو پرۆژانە یان یەکێ لەو خاڵانەی کە ساڵانێکە وەزارەتی خوێندنی باڵا کاری بۆ دەکات ئەویش بریتیە لە سەربەخۆیی دارایی زانکۆکان و هەروەها سەربەخۆیی کارژێڕی زانکۆکانە، چونکە بێگومان زانکۆکان ئەگەر لە ڕووی داراییەوە سەربەخۆ بن ڕاستەوخۆ کاریگەری ئەبێ لەسەر کوالیتی زانکۆکان و لەسەر بەرەو پێشبردننی ئاستی زانکۆکان. هەر لەو کۆنگرە ڕۆژنامەوانێدا بەڕێوەبەری گشتی کارژێڕی و دارایی لە وەزارەتی خوێندنی باڵا ئاشکرای کرد ئەو داهاتەی کە لە خوێندکاران وەردەگیرێت لە سندوقێکدا کۆ دەکرێتەوە و دواتر 70% داهاتەکەی دەدرێت بە زانکۆکان. ئەوانش دەسەڵاتی خەرجکردنیان دەبێت بۆ زیاتر پەرەپێدان بە ئاستی زانستی زانکۆکان. خاڵی گرنگە کە هەموو داهاتەکان ڕێکخراوە کۆکراوەتەوە بۆ ئەوەی لە یەک سندوقە کۆ بکرێتەوە زانکۆکان بتوانن خۆیان ئیدارە بکەن. خاڵی دووەم کەوتم هەنگاوی سەرەتایە بەرەو ئەوەی کە زانکۆکان بەرەو سەربەخۆی دارایی بڕۆن ئەوەیە 70% لەم داهاتە ئەدرێتەوە بە زانکۆکان خۆی. زانکۆکان خۆیان لە ئیدارەی خۆیان لە بەرەو پێشبردننی خۆیان لە باشترکردنی کواڵیتی خۆیان خەرجی ئەکەنەوە. لە کۆتایی کۆنگرە ڕۆژنامەوانێدا سەرچاوی ئەو داهاتە ئاشکرا کرا کە وەزارەتی خوێندنی باڵا کۆی دەکاتەوە کە خۆی لە 6 سەرچاوی داهات دەبینێتەوە. لەوانە بۆ ئەمساڵ هەر خوێندکارێک کە لە زانکۆ و پەیمانگەکان دەست بە خوێندن دەکات بڕی 50,000 دیناری لێوەردەگیرێت. هەرۆک ئەو خوێندکارانەی لە بەشە ناوخۆیەکان بمێننەوە بڕی 100,000 دیناریان لێوەردەگیرێت کە خۆی هەر خوێندکارێک مانگانە 250,000 دینار لەسەر حکومەت دەکەوێت. سیروان حوسێن، کورسان نیوز، هەولێر.